ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەد نووریتان لێبێ. ئێوە دەزانن لە شاری هەولێری پایتەخت 10,700 مەتر زەوی دراوە بە منداڵێک لە سوید دەژی بۆیە کەسیش نەزانێ بە کتابی نهێنی پێی بەخشاوە. ئەوە ئێمە وا ناڵێن ئەم بەڵگەنامانی لەبەر دەستماندایە وا دەڵێن. بەرپرسێکی حیزبی دڵی بە زەویەکی حکومی داچووە، هەر خۆی بە نووسراوێکی نهێنی ئەو زەویەی لەسەر خۆی تاپۆ کردووە. ئەمە مەتەڵ نییە، ئەمە لە هەولێر ڕووی داوە. ئێمە وا ناڵێن ئەم بەڵگەنامانی لەبەر دەستماندایە وا دەڵێن. بۆ دروستکردنی دیواری ڕاگر 3 ملیار و 540 ملیۆن دینار و بۆ دروستکردنی نافورەی ئاو چاندنی دار و درەخ لە سەر و 1 ملیار دینارەوە سەرف کراوە. ئەمە بۆ شۆ؟ ئەمە بۆ کۆمەڵگای بارەگایەک. ئەوە ئێمە وا ناڵێن ئەم بەڵگانەی لەبەر دەستماندایە وا دەڵێن. ئایا ئەمانە ڕاستن؟ لە هەولێر و دەوروبەری زەوی تەخشان و پەخشان کراوە؟ ئایا زەوی داگیر کراوە؟ زەوی خەڵک دراوە بە خەڵکێکی دەستڕۆیشت و خەڵکی نامستەحەق زەوی بە لێشا وەرگرتووە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم مەلەفانە هەر چۆن لە بەرنامەکانی پێشوودا لەسەر هەولێ ببورن، لەسەر سلەیمانی و هەڵەبجە قسەمان کرد. ئەم بەرنامەیە تەرخان دەکەین لەسەر هەولێر. بۆ مەبەستە میوانداری عەبدولقادر ئەحمەد، نوێنەری فەرمی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر و هەروەها نێردراوی وەزارەتی شارەوانی بۆ ئەم مەسەلەیە. سوپاس کاک عەبدولقادر. هەروەها ژینۆ محەممەد، ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر، سوپاس دەکەین. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار دەدەن بەشێک لە ڕاستی لای کامیانە. کاک عەبدولقادر بەجەناب دەست پێ دەکەم. ئایا لە هەولێر و دەوروبەری زەوی تەخشان و پەخشان کراوە، خەڵکی نامستەحەق زەوی وەرگرتووە، خەڵکێک بە لێشا و زەوی وەرگرتووە کە مستەحەقی ئەو زەویانە نییە؟ نەخێر، لە چوارچێوەی یاسانەبی هیچ زەویەک دابەش نەکرا بەسەر هیچ کەسێکی. هەر بۆ جملەی وەڵامی تۆ نەخێر بە هیچ شێوەیە دابەش نەکرا؟ نەخێر، هیچ زەویەک نەیدراوە بە خەڵکی نامستەحەق. چوارچێوەی یاسانەبی بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران نەبی دابەش نەکرا، لە لای مە دابەش نەکرا. ئێوە گشتی شارەوانیەکان نەخێر، چەند ناوچە سەر بە ئێوە، چەند بەڕێوەبەراتی سەر بە ئێوە؟ 6 شارەوانی سەر بە ئێمەیە. 6 لەو 6 هیچی دابەش نەکراوە بە نەعەدالەتی؟ بە نەعەدالەتی بەبێن ڕەزامەندی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران نەخێر. یعنی کتابەکانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە بۆیەوە هاتووە پڕە لە عەدالەت، ئێوەش تەوزیعتان کردووە. ئەگە عەدالەت نەبی ئەنجومەنی وەزیران بەبێ عەدالەت نووسراوی دەکا؟ ناکە. یعنی هەموو زەویە کە دراوە، هەموو قسانەی کە ئێمە کردمان، هەموو بەڵگەنامانەی کە بڵاو بۆتەوە، هەموو ئەم قسانە هەڵەیە، ڕاز نییە، درۆیە، چییە؟ بەڵێ لەبەرەوە بەبێ ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران زەوی نادرێ، ئەگەر زەویش بدرێ تاپۆ بەناوی ناکە. تەخشان و پەخشان بە زەویەوە نەکرا. نەخێر، لە هیچ شوێنێکی دەوروبەری هەولێر و هەولێردا نەکرایە. ژینۆ خان، بەڕاستی و بەڕاستگۆی وەڵامی دامەوە، ئەڵێ ئەمانە هەمووی هەڵەیە، هیچ نەکراوە. تەنانەت ئەو بە دیێڕێکیش وەڵامی یامەوە، من درێژەی پرسیارم پێیا بۆیە زۆر قسە بکە. وەڵامت بەڵگەتان لایە کە زەوی تەخشان و پەخشان کراوە؟ من پێشەوەی جوابی پرسیارەکەی تۆ بدەمەوە لێرەوە سڵاو ڕێز بنێرم بۆ پێشمەرگە قارەمانەکانمان لەبەرەی جەنگ وە سەری ڕێز و ناوازش بۆ شەهیدە نەمرەکانماندا دەنوێنم وە سوپاسی هەموو هێزە چەکدارەکان بە پۆلیس و ئاسایش و هەموو ئەوانەی کە لەبەرەکانی جەنگ بەکاربەندانی تەندروستیەوەکەم چکە لە سای ئەوان و ئێمە لێرە دانیشتوین. بۆ پرسیارەکەشت پێم وایە من ڕێزم بۆ قسەکانی کە عەبدولقادر، بەڵام پێم وایە ئەمە جۆرێک لە سیاسەتە وای لێکام قسانە بکاگینە لەوانەیە لە واقعیا خۆشی باوەڕی قەناعەتی بە قسەکان نەبێ. لەبەرەوەی ئێمە لە ئەنجومەنی پارێزگا حەزمە کە ڕۆژێک جەنابی بەهاتە لە ئەنجومەنی پارێزگا داوامی بکردایە و ڕۆژانە لێشاوی خەڵکی بدیە لە ئەنجومەنی پارێزگا کە چۆن دێن داد و بێدادیانە بەدەست تەخشان و پەخشانکردنی، یا ئەوە تا ئەبێ بەڕاستی ئەمە بڵێ کە خەڵکی هەولێر یا جەماوەری هەولێر هەمووی درۆ ئەکا لەگەڵ ڕێزمە، یا ئەو تا ئەوە ئێمە نازانین و واقعیەکان یا شتەکان وەک خۆیان. ئەمە ناتوانین بەبێ نووسراوی ئەنجومەنی وەزیران 1 مەتر دووجای دابەش بکەین، ئەوە حەقیقەتە واقع. کاک عەبدولقادر ڕێزم بۆ قسەکە دابەشیشی بکەین تاپۆ بەناوی ناکە. ئەتوانی بەس بمبورە، ئەتوانی پێم بڵێ لە ساڵی چەندەوە بە فەرمانی ئەنجومەنی وەزیران بە فەرمی دابەشکردنی زەوی وەسەنراوە؟ یەکگرتنەوەی هەردوو ئیدارەکەی لە ساڵی 2007 لە ساڵی 2007 بە فەرمی. باشە تۆ ئەڵێ بە نەعەدالەتی نەدراوە، وانە؟ تۆ سووری لەسەر جملەیە بە نەعەدالەتی زەوی نەدراوە، تەخشان و پەخشان بە زەویەوە نەکراوە لە هەولێر. نەخێر. باش کە مۆبایلەکەش نەکوژانەوەتەوە، ئەوە داگیر سایە مۆبایلەکە بکوژێنەرەوە. اینجا وەڵامی وەڵا قسەت هەبێ.
ئەڵێ بەنا عەدالەتی زەوی دابش نەکراوە من بەداخەوە حەزمە کرد جەنابی تۆزێ بوێرانە قسە لەسەر بابەتەکان بکات چونکە من کە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێرم لەسەر فراکسیۆنی یەکێتی ئاعتراف بەواکەم ڕەنگە لە سنووری یەکێتیشدا هەندێک ناحەقی هەبێ و جەنابیان وەکو نوێنەری یان وەکو نوێنەرایی وەزارەتی شارەوانی یا وەکو وزارەتی شارەوانی کە حەزمە کرد جەنابی وەزیر خۆی لێرە بووە حەزمە کرد ئەو دەسەڵاتی خۆیان بەکاربێنن ئیتر چ لە سنووری هەولێر بێت چ لە سنووری سلێمانی بێ یان شتێ بەر لە جەڕەسی مۆبایلەکەی بەڵێ حەزمە کاک عەبدولقادر جوابی ئەوە بداتەوە بەڕێوەبەرەتی گشتی شارەوانەکانی هەولێر پرسیارێکی لێ کرد وتێ لە کێیەکەوە زەوی بەڵێ ئەڵێ لە 2007 لە دوایینەوە من لە 2007ەوە زەوی دابشکردنی زەوی وەستێنراوە دەستگای ڕوانگە ئەمە ڕێکخراوێک هەمومان ئەزانین سەر بە چییە سەر بە کوڕەکەی بەڕێ سەرێکی حکوومەتی هەرێمی کوردستانە پێم ناڵێ چه ئینجازێک هەبووە کە ئەم دەستگایە یان ئەم ڕێکخراوە لە ڕێکخراوەکانی ترجیا بکاتەوە ئایاش لە شەڕی داعشا بەشدار بوون ئەمە شتێکی نیشتیمانی کردویانە یان لە بەرامبەر هێنانی ڕاپەرێک بۆ کوردستان لەو زروفە خۆیان کاک عەبدولقادر بمبورە ئەمە قسەی من نییە بەرپرسی ڕاگەیاندنیان خۆی اعتراف بەواکە باش بۆ ئەمە ئێمە نەمانوت خۆی اعترافی بەوە کردووە ئەڵێ 6,000 مەتر زەویمان لە ناو هەولێر وەرگرتووە ئەمە بە اعترافی خۆیان لە ماوەیەکی کەمی لەمەوبەر لە هەمان ئەو کەناڵێکی ئێمە هەولێر ناشتی وهانیە بمبورەوە دیکومنت لە NRT هەیە توانن خۆیان وەکو گشتی شارەوانیەکانی هەولێر لە ڕێگەیمە 1 مەتر دوزاشتی وهانی وەرنەگیرایە من وەکو بەڕێوەبەری لە ناو هەولێردا پێیاندراوە لە ناو هەولێردا ئەنجا ئایا وەزارەتی شارەوانی هێندە حسابی بۆ ئێوە نەکرد بێ پرسی ئێوە 6,000 مەتر زەوی لە ناو هەولێردا بدا بە دەستگایەکی واکە هیچ شتێکی ترجیای ناکاتەوە جگە لەوەی سەرۆکی حکوومەتە ئەو ئەڵێت بە هیچ شێوەیە تەخشان و پەخشان بە زەویەوە نەکراوە ئێم بەڵگانەی بڵاو بۆتەوە وەڵام من بیتەوە ئەو بەڵگانە بەڵگە چیە هەر کەسێک دەتوانی بەڵگەچی نایاسایی دروستکە بەڵگە چیە بەڵگە هەموو کەسێک دەتوانێت دروستکە بەڵگە هەزاران کەس بەڵگەی دروستەکە بەڵگە چیە تەخشان و پەخشان بە زەویەوە نەکراوە بەڵگە 1000 کەس دەتوانی ئێستا هەیە کارتی زەوی چەند جاری سنساخێکی تۆ فرۆشتیەوە خەڵکی بەتەشی یعنی لە سنووری هەولێردا ئەوەی ئێوە ئاگادارن وەچی ئەمن ئاگادن لە ڕێگەی عەدالەتی نەکراوە تەخشان و پەخشان نەکراوە خەڵک بە ئیستیحقاقی خۆی زەوی وەرگرتووە باش زۆر چاکە جارێ ئەو قسەی وتەوە خەڵک بە ئیستیحقاقی خۆی زەوی وەرگرتووە تەخشان و پەخشان ناتوانین لە خۆڕ ئێستاگە بتانین لە خۆڕا کو دەتوانین زەوی بدەین خەڵکی ئەوە بەڵگەیەک کە من لەسەر دەستگای ڕوانگەی خۆیانە بمبورە ڕێگەیمە وەکو گشتی شارەوانیەکانی هەولێر مەتر دوزایەکی وەرنەگرتیە کە من وەکو گشتی شارەوانیەکانی زۆر باشە لە ئەڵەی لێ ڕێگەیەوە کەواتە ئەوە خەلەلێکی تری ئێوەیە ئێوە وەکو شارەوانیەکانی هەولێر کەواتە ئیشی ئێوە چیە لە ناو شاری هەولێردا زەوی دابەشبورە کاک عەبدولقادر قسەکانت کرد من قسەم پێ نەبڕی ڕەجاءن مەجال بدە هەر خاڵێک هەیە لاک دەڵا بێت توانی لای خۆت بنووسی خاڵەکان بنووسی تکایە کەواتە چۆن بەبێ گەڕانەوە بۆ شارەوانیەکانی هەولێر یعنی سلسلەی مراجعە نەماوە وایە قسەکەی جەنابەت وا ئەکا سەرۆکاتی شارەوانی هەولێر سەرۆکاتی ڕاستەوخۆ سەر بە وەزارەتە سەر بە ئێمە نییە باشە ئەمە بەڕوخسەر نوێنەری شارەوانەکان تۆ دەڵی لە سنووری هەولێردا چەند بەڕێوەبەرایەتی شارەوانی دەچێتە سەر سنووری ئێوە 6 بەڕێوەبەرایەتی شارەوانی شوێنەکان ئەگەر بەگشتی بۆم بەگشتی بژمێرم هەمووی بەڵێ هەمووی ناوەڵامی زۆرە 6 زۆرە قەراز مەخموور دیبەگا گوێر سوفەیە کەوەرگۆسێک خەبات کانی قژارە پیرمام شەقڵاوە بەستۆڕە شاوێزمە لە ئەمەر بەحرکە حتە دەڕۆ سی دەکان ئەم هەموو سنوورەیە نەخێر نەعەدالەتی نەکراوە بەڕێگەی مەکراوی نەکراوە بەڕێگەی من نەکرا باش ئەنجومەنی وەزیران ڕەنگە نەعەدالەتی کردوبێت لە پشتی ئەوە کویانی یعنی ئەنجومەنی وەزیران ئێستا کاک تەماشامە هەتاکو ئێستا 30,000 پارچە زەویمان دابش کرێ هەموو بەڕەزامەندی ئەنجومەنی وەزیران ئەوەش مەوجودە لەو 30,000 پارچە زەوی کەواتە ئەنجومەنی وەزیران تۆ لە بیدایەتی بەرنامەکەوت نەعەدالەتی نەکردو لە تەوزیعاتی زەویە و لەو سنوورەی ئێمەدا کە 6 شارەوانیە هیچ زەویەک بە نەعەدالەتی لەلایمە تەوزیع نەکراوە هیچ بەرپرسێک زەوی داگیر نەکردووە هیچ بەرپرسێ لەو سنوورەیە هیچ زەویەکی شارەوانی داگیر کراوە لە سنووری 6 شارەوانیە داگیر نەکرا زۆر باش هەموو پرسیارەکانی زۆر بە مەتاتی زۆر بە ڕاستی وەڵام دەداتەوە نەخێر شتیوان نەکراوە لە سنووری 6 شارەوانیە هیچ زەویەک تەخشان و پەخشان نەکراوە هیچ زەویەک بە نەعەدالەتی تەوزیع نەکراوە
من وەکو بیدایەت قسەکەم کرد ئێستا ژێڵێمەوە من دڵنیام خۆشی قەناعەتی بە قسەکانی بەڵام سیاسەتەکەی دیارێت خۆت قەناعەت بە قسەکانی خۆت نییە؟ ئەبێ بڵێ قەناعەتم پێێتی باش قەناعەتم پێ هەیە چونکە لە ڕێگەیمە بێ ئەگەر ڕەزامەندی نەبی نادەین با مەجای ئەو بین بەڵگەکان بارحەڵ ئێمە ئەو فەوزایی کە ئێستا لە ناو هەولێرە ئەگوزارێ ئەوە جۆرێکی ترە لە بەرپرسیارەتی ئێوە جۆرێکی ترە بە ڕێگایەکی تر تەخشان و پەخشانکردنی زەوی تۆ توانین لە سنووری ئەو شەڕ شارەوانی کە ئەو ئاماژەی پێدا زۆری بژار پێم بڵێ گەندەڵی کراوە چکە ئەو ئەڵێ بە هیچ بەڵگەیەک لامان کە لە ڕێگەی ما کراوی ڕێگەی مە نەکرا لە ڕێگەی من ناتوانین من چەند شتێکم پێوتی کە لە ناو هەولێرە کراوە بەڵام دوجار خۆتان پەڕاندەوە باشە سەرۆکات شارەوانی هەولێر من بەڵام ئەو ئەمن وەکو گشتی شارەوانەکان بەلەدیەکان شوێنەمان پێ بڵێ ئەو شوێنەمان پێ بڵێ کە تۆ لات بێ بەڵگە و لا بێ لەسەر شوێن زۆر شوێنی بۆ ژماردی بەڵێ هیچ بەرپرسێ زەوی داگیر نەکردووە هیچ بەرپرسێ لە سنووری 6 شارەوانی کە سەر بە ئێمەیە زەوی بە نامستەحق نەدراوە بە کەس ناحیە سیدەکان سەر بە ئێوەیە ناحیە سیدەکان بەڵێ سەر بە ئێمەیە مەرجنیە ئیلا کەسێکی بەرپرسێکی باڵا زۆر جار کۆمەڵێک خەڵکن کۆمەڵێک خەڵک ئیترەکرێ بەرپرسێکی باڵاشان لە پشتەوە بێ باشە لە گوندی گۆر بەتراش گوند گوند لە دەرەوەی نەخشە هیچ پەیوەندێکی بەمەوە نیەمە لێ مەسئولین وەکو زەویەکی زراعی وەزارەتی کشتکالی بەرپرسیانە بەرپرسیانین لە گوند بەڵێ ڕاستەکەی ئەمە کێشەکەی من پێشەوەی بێمە بەرنامەکە گوند هیچ پەیوەندی پێشەوەی بێمە بەرنامەکە من ئەو قسەیەم بە کاک محەممەد وت کە وتی جەنابتان بانکراون وتم کێشەکە ئەوەیە بواە کەسێک بێ شمولیتر قسە بکا بەڕاستی چونکە کێشەکە کێشەی شارەوانیە بەخۆی لە شۆ شارەوانی گەندەڵیانی ئەو بە سەراحەت یەک جوملەی و زۆر گرنگە دەڵێت من بەرپرسم لەوە یانی ئەمە خۆی کەسێکە راوێکی فەرمیە ئەڵێ یەک گەندەڵی بە زەویەوە لە سنووری 6 شارەوانی دەوروبەری هەولێر نەکراوە خۆقابی لە قادر لە خۆیان قسە ڕەزامەندی سەری خۆیان کە حکومەتە وتم لەلایەن حکومەتەوە گەندەڵیتان پێکرا ئەڵێ حکومەت چۆن دەتوانێت گەندەڵی بکا بە زەویەوە ئێمە ڕێی پێ نادەین کێشەکە لەوەدایە ئیتر ئەوە ئێوەن گەندەڵێکەتان کردووە یان سەر و من پێت ئەڵێم کاک محەممەد من قسەکەم ڕوونە ئەڵێم ئەگەر گەندەڵێکە کرابێ کەواتە چۆن ئێوە کەواتە کاری ئێوەچی ئەگەر حکومەت لەسەرەوە هەرچێکتان ئەی من کاری من لە ئەنجومەنی پارێزگا چییە ئەگەر من لەسەرەوە هەرچێکم بۆ بێتە خوارەوە بێڵە قسەکەم تەواو بکەم لە هەولێر زەوی دراوە بە سەرۆکی دەستگای مەدا کێ داوێتی پێی دیسان ئەڵێ لەسەر لە ناو هەولێر لە زمانی ئەو شێز شارەوانەی نییە سەرۆکایەتی پەیوەندی بە دایرەکەمەوە نییە ڕاستەوخۆ سەر بە وەزارەت جەنابەت وەک نێردرایی وەزارەتەکەمەوە تۆ ژینۆخان ینی نێردراوێکی وەزارەتی شارەوانی بۆ ئەم مەسەلەیە نێردراوەتی بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی هەولێر بۆ مەسەلەیە تکای ئەمە وازەکەرەوە ئەڵێ ینی بە مطلقی قسەی کرد 6 شوێن دەڵێ گەندەڵیتیان نەکراوە کاک محەممەد ئێمە لیژنەی شارەوانیمان هەیە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کە لێرەوە من چاویەک بێ شاماچەکەم دڵنیام ئەوانیش بەڕاستی چووکەوەی کە ئەبینم کەسانی زۆر خەمخۆرن بۆ کارەکەیان وە بە دوواداچوون دەکەن خۆزگا دەنگی ئەوانیشە گەیشت ئێرە یەک کێشەمان هەیە ئێمە لە هەولێر بەڕاستی ئەزانین زەوی و مڵکوماڵی خەڵک داگیر کراوە ئەزانین زەوی دراوە بە خەڵک بەڵام لە هەولێر ئێمە تا ئێستاش دەنگمان یانی زۆر جار هاواری ئێمە بۆ ئەوەیە لە بینی خوان ئیتر بەڕاستی مەسەلە سیاسی و حیزبەکە زاڵە بەسەر هەندێک مەوزوعە بەڵگەکان ئەشارنەوە ئێمە ئەیبینین کەچی ئەکرێ بەڵام کێشەی ئێمە بەڕاستی لەوەدایە بەڵگەکان ئەشارنەوە ئەگینا خۆیمە باش ئەزانین یانی ئەم برادەرەش ئەزانێ زەوی دراوە بە خەڵک زەوی دراوە بە کۆمپانیا کە مەسئولین لە پشتەوە بەناوی وەبەرهێنانەوە بەڵام وەبەرهێنانیش نەکراوە یانەوە تا فرۆشتویانەتەوە وەبەرهێنان بەرپرسیار لەسەر جێبەجێکردنی پەیوەندی بە شارەوانی نییە ناتۆ زەویەکەت لە چوارچێوەی لە سنووری پارێزگای زەویەکەشی درایەتی بەخۆی بەرپرسیار تەنفیزکردنی شارەوانی علاقەی ئەزانی وا بزانم جەنابەت ئەتەوێت تۆپەکە لە ساحەی خۆتان بەریتە دەرەوە هەمووی بخەیتە ساحەی ئەو شوێنانەی ترەوە کە قەیناکە ئەمن دەرێم لە ڕێگەیمە و بە ڕێگەیمە و بەدەستیمە زەویەک پارچە زەویەک نەدراێتی هیچ کەسەکی کە ڕەزامەندی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی نەبی لە چوارچێوەی یاسایەوە ئەوە وردبینی دەکرێت گە سوودمەندبی نایدرێتی خۆ قانون هەیە ینی پێ دوای ئەوانەی کە مستحقن و ینی وردبینی ئەکرێ کە
سودمەند نەبوو یا مستحقن زەویان ئەدرێتێ ئەگەر سودمەند نەبوو بی نووسراوی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی هەر حتمما دەیدرێت. زۆر باشە. کۆمەڵێک نووسراوێک هەیە کۆمەڵێک پێشمەرگە لە ناویاندا ژمارەی ینی زۆربەی ژمارەی ئەوانەی کە نووسراوی زەویەکەیان بۆ دەچوە کە زەوی کە ئێستحقاقی خۆیانە بە خاڵبەندیە بە هیچ شتێکی تر نییە ژمارەیەکی زۆریان پێشمەرگەن و لە ناویاندا فەرمانبەرانی تریش تێدا لە ساڵی 2005 ئەو ئەمریان بۆ دەرچووە و ساڵانە لەگەڵ ڕزمەوە وەک گاڵتەجاریەک ئەم هینیان پێ نوێەکەنەوە ئەم ئەمرا لە چێن دەری ئەو زەویانە؟ ئەم زەویانە خۆی قەرار وابوو کۆمەڵی خەڵکی کۆیان قەرار وابوو لەبەر ئەوەی ئەوانە ئاوارن لە سنووری بڵێن ناحیە قوشتەپە و بڵێن بنەسلاوە ئەو شوێنانە پێ بەڵام ئەمە لە 2005 ئێستا ئەمە 2015 دەستیان پێ دەکرێت خاڵ ینی ڕەزامەندیشیان هەیە مستحق نەبوو بێزەوی پێ نەدراوە بە خاڵبەندی بە لە ڕووی ئەوەی دوای وردبینیمان کردووە نۆخان من یە مۆلای تۆ بەڵام من با پرسیارە تۆ بکەم دنیای بەڵگە ڕۆژانە بڵاو دەبێتەوە لەسەر مەسلەی شارەوانەکان ئێمە هاتیین سەر هەولێر مام قسەکەم تاوا پرسیارەکەم تاوکەم باش من نمونەیەکم هێنایە بۆ دروستکردنی دیواری ڕاگەری 3 ملیار و ئەوەنە ملیۆن بۆ دروستکردنی نافوری ئاو ئەوەنە ینی هەموو ئەم بەڵگانە بە مبالغەی نازانم ئەم شتانە زۆر یعنی تۆ لا دوایە لا وایە ئەو شتە ئەسوە فاسی نییە بنەمەوە زۆر ینی یەکێکی لەو میوانانەی کە بە ڕازگۆیی وەڵامی قسەکانمەیتەوە بە بەڵێ و بە نەخێر من یەک پرسیار بە یەک پرسیار تۆ وەک بەرپرسێک وەک نێدراوێکی فەرمی لا دوایە ئێستا سووری لەسەر قسەیەک کە گەندەڵی بە زەوی دەوروبەری هەولێرەوە نەکراوە نەخێر ڕاستکەیتەوە تۆ دیسانەوە سووری لەسەرەوەی هیچ گەندەڵیە نەکراوە لەسەرەوەی بەدەر لە یاسا نەکرایە یعنی زەوی تەخشان و پەخشان نەکراوە مەسوولێک دڵی بە زەویەکان نەچۆ داژیری نەکردو کردوێتی باباخ لە سووری ئەو شەڵ شارەوانی کشتتوکالی ئەمە لێ زەوی شارەوانی لە زمانی سەرۆکایەتەکانی منە خێر هەموو زەویەکانی ئەوەی کە سەر بە سنووری ئێوەن بە مستحق و بە خەڵکیەک دراوە کە مستحقی زەوی بن کەس داگیری نەکردووە نەخێر بەس تەجاوزی سەکەن کەس داگیری نەکردووە کەس بەرپرسێک لە پشتی داگیرکردنی زەویەوە نەبووە گەندەڵی نەکراوە وڵی زۆر نەخێرەکانی بە مطلق وەڵامداتەوە نەگەندەڵی کراوە نەخێر ئەوە متدوبارەشی یەکەمەوە ئەوەی ئێستا ئەو تەجاوزەی کە ئێستا لە هەولێر و دەوروبەریشی ڕوودەدا جۆرێکە لە داگیرکردن یعنی خۆ تەجاوز چییە من دڵمە چێ بە عەرزێکە بەبێ ئەوەی بەبێ گەڕانەوە بۆ یاسا و بۆ حکوومەت و بۆ ئەوەی کە لایانی پەیوەندیدار داگیر یەکەم یعنی خۆ من ئەمە مەسەلەی داگیرکردنی زەوی و تەجاوزی زەوی خۆ ئێستا لە ئەمە شتێکە کەوتە سەر ئیعلام و لە هەولێر و دەوروبەری کەوتە سەر ئیعلام ئەمە قسە نییە کاک عەبدولقادر ئەمە تەواوە یان تەماشاکە تەجاوزات ئیجراعاتی لەگە دەکرێت یەکسەر کە ئینزاری دەدرێت کە تێکی نەداوە هەموو بەشی زۆری داوایان لە دادگای لەسەر تۆمار کرایە تەجاوزاتەکان ئەوە ئیجراعاتەکە لە هەرچێ زۆر باشە بەڵام خەڵک هاتۆ بۆ ئەنجومان بۆ لای ئێمە لەبەرەوەی لایانی حزبی جیاوازە لەگەڵ ئەوەی کە واتە یەکێتیە سەر بە یەکێتیە ئەڵێ خانووی من تێک دراوە بەڵام خانووی کەسێکی تر کە تەجاوزە لە هەولێر بەهابان شێوە بەڵام لەبەرەوەی پارتیە لەگەڵ من دروستی کردووە تێک نەدراوە ئەم جیاوازیکردنە بۆ ئەمە لە ناحیەی شەمامک ئەو شەمامک سەر بە ئێمەیە بەڵێ هەرراوە لەسەرەوەی ئەم کەسە لە ئەنگری فلانە ئەم کەسەش لە ئەنگری فلانە ناباوەڕ ناکەم شتیوە لەبەرەوەی هەر نووسراوەک لە بۆمە بێمە لەکنەمەفرەقی حیزبینیە خوشتی بەڕێز لەکنە من خوا شاهیدە تەماشای ئەو شتانە ناکەین انتماء سیاسی لەکنەمە نییە خزمەتی هەمان وەکو یەک دەکەینەمە کتابێک بێبرێن ئەو حزبێ و حزبێنی کتابی لە سەمەکەن شتیوانیە کتابی لەسەر دەکەین و لە ڕێگەی دادگە داوای لەسەر تۆمار دەکرێت ئەوە نییە برێن چونکە ئەو حزبێ لەسەری مەکەن و لێی گەڕێن شتیوانیە شتیوا هەیە نییە تۆ لە کوێ ناد کتابە کاتبێنە چاپۆشی لێ بکەن برێنەوە ئەو حزبێ لەکوێ دێناوە ئێمە خەڵکە بۆ خانووی تەجاوزی کردووە ئێمە نوێنەری خەڵکین و قسەش لە خەڵک وەرەگرین پێشمانی خەڵک کە دێ بۆ چارەسەر بۆ لای ئێمە خەڵک هیچ نییە بێتە ئەنجومەن حەقە قسەی ڕاست قسە دەکرێت لەوانەیە قسانە ڕازنین بەڵام کابرا هاتبووی ئێمە لەگەڵی نەخێ ڕازنین لە خەڵک لە کاتوە دەرێ خوشتی بەڕێز بەس ڕازنین ئەم قسانە ڕازنین نەخێر کاک عەبدولقادر تۆ یەکجاری حەقە قسەکەت وا لێ بکەی هەرچی خەڵگەی لێ ڕاز نییە چونکە من پێ دەڵێن ئێمە ڕۆژانە پێشوازی من دەرێم سەد لەوانەیە سەد قسە و
قال و قیل دەگوترێ لەوانەیە دوو ڕاز نەبی بەڵام ئەمە کابرا بەس بۆ ئەوە نەیوتوە قسەیەکە و بەسەیەکە بۆ ئەوەی ئێمە کە ڕێگەی پێ نەدرا یان بەخۆی تەجاوزە مستەفید بووە ڕێگەی پێ نەدرا ئەوش حسابی وەکو خەڵکەکە خۆی دەکات لەوانەیە پێشتر لە خۆی چەندینەوەی کردبی لە خەرچی خراپتر ببی کە ڕێگەی پێ نەدرا هەموو شتەکان بەناو عچکە تێکەڵا بمبورە بەڵام من قەنەعەتی کامڵم هەیە چکۆ ئەمە کەسێک و جوان و سیانی ئێمە ڕۆژانە وەکو پێم وتی من زیاتر زەوی کشت و کاڵەکان تا حدێک ئاگدارم خەڵک باشە خەڵک خانووی ڕوخێنراوە تەجاوز لەبەرەوەی تەجاوز بۆ لەبەرەوەی یەشێتی بۆ گۆڕان بووە حیس بەڵێ سەر بەلایەنەکانی دەرەوەی پارتی بەڵێ بەڵاموانی پارتی نەڕوخێنراوە قسانە هەمووی ڕازنین بەڵام ئەوە تا سوورەسی بەڵام پاش چانێکی کورد لە ناحەیە فترەی هەر هەمووی شەریک دووبارە سلااو لە نێوان دوو بۆچووندا بۆچوونێک پێی وایە گەندەڵی بە زەویزارەوە کرا بۆچوونێکیش کە نوێنەری فەرمیە دەڵێ بە هیچ شێوەیە گەندەڵی نەکراوە ئەو بەڵگانی تر بە یارمەتیت باسی زەوی تەجاوزەکان و ئیجراعاتی کرد لەسەرەوە حەزەکەم خاڵێکی بڵم من نازانم باسی چی ئیجراعاتێکەکە ئێمە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگامان لە لیژنەی شارەوانی لەسەر بەدواداچوون بۆ کێشەی تەجاوزی زەوی یعنی تەلەفۆنی بۆ کرا و تەلەفۆنەکە سەماع خارجی بوو سەوتەکە لە یاجال هەیە لە ئەنجومەن خودی محافظ و سەرۆکی ئەنجومەنیش ئاگدارن هەڕەشەی لێکراوە پێی ئەڵێن کادیرێکی پێشکەوتوی پارتی ئێرە حکمی بارزانە نەکەلارە نە سلێمانیە ئەگەر پێت وابێ احترامان ئەم قسەیە ئەەکەم بۆ بەڕەڵایە ئیش ئەەکەیت ئەوە بۆ ناچێتە سەر واتان لێکەین واتان لێکەین واتان لێکەین پێم وابێ ئەو دەسەڵاتەی کە لەوێ حکومەکە وا بە ئاسانی ڕێگا بە ئیجراعات نادا نازان باسی کام ئیجراعاتەکە و تۆمە بەڵگێلاتە ئەمەیان بەڵێ ئەمە زەویە دراوە بە یەشێتی بەڵگەکانە بڵێ شارەوانی هەولێر بەبێ گەڕانەوەش بۆ سەرو ئەمە شارەوانی هەولێرە هەش دۆنەمزەوی داوێتی بە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە هێشتی لاوانی دیموکراتی کوردستان ڕێکخراوێکە سەدان ڕێکخراومان هەیە کە کاری زۆر باشەکەن لەم کوردستانە یعنی من یەک شت هەیە پرسیارە لام ئەگەر ئەمانە بەڕاستی خزمەتێکیان کردووە کارێکیان کردووە کە لە بەرژەوەندی نەتەوەیە و لە بەرژەوەندی گەری کوردە و بەڕاستی مستحقی ئەوەن ئێمەش لەگەڵدان و شەدویان بۆکەین بەڵام لەوان لە سنووری هەولێر بەڵگەکانی بۆ خستە ڕوو نەخێر تۆبار بۆ بەڵگانە نییە ئەوش بەڵگەنیە زانی چۆن بەنسبەت هەر ڕێکخراوەکی دەتوانی بەبێ مزایەدا عەدی لە بۆ تەخسی هەر ڕێکخراوە بێ ینی بەدەر هەر ڕێکخراوەکی بۆ ڕسمییان ئەوە دەتوانی داوای زەوی بکات لە بۆ بارەگایەکەی بە سەعرێک دەیدرێت بەبێ مزایە ئەم یاسایە یاسای زمانی باسە ئەم یاسایی کە جەنابەت باسیەکەی کار ڕێکخراوێک دەتوانێت هەر ئەو یاسایە کاری پێکرێ بمبورە بەنسبەت ئەوەی يعني تەماشاکە ڕێکخراوەکە نادیەکە نادیەکە کە خزمەتی بەرژەوەندی گرتیدا هەر ڕێکخراوەک بی داوای زەوی بکەن و ناتوانین ڕێکخراوە سەر بەلایەنەکانی تریش دەتوانێت فەرقێکی هەیە فەرقێکی نییە باشە من یەک پرسیارە جەنابەتەکەم کاک عەبدولقادر خوشی بەڕێز بەبێ مزایدە دەیدرێت لەبەرەوەی ڕێکخراوەکە کاک عەبدولقادر پرسیارێک بۆ جەنابەت تۆڵی هەر ڕێکخراوێک داوای ئەو بکە زەویە درێتێ ئەوانە بە تەماشاکە ناحیەی تەملیکەکەی شارەوانی ناتوانانی بەبێ ڕەزامەندی ئەنجومەنی وزران تەملیکی هیچ عەدەت بکات و هیچ کەسێک بێڵە من پرسیارەکەم بکەم ئەڵێ هەر ڕێکخراوێک داوای بکە هەر ڕێکخراوێک لە هەر ئینتیمایەکی حیزبیا بێ ئەیدرێتێ وایە بەڵێ بەس دەبی سەرێ موافقەتی لێ بکەن باشە من پرسیارە جەنابەتەکەم خێرە موافقەکان بەس بۆ ڕێکخراوەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستانە ئەمە دەستگای ڕوانگەیە ئەمە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانە وەکو پێم وتی یعنی من هەر ڕێکخراوەکی بی داوای بکات یعنی من لێرەوە داوا لەو ڕێکخراوانەی تر ئەەکەم کە سەر بە حزبەکانی تر حزبەکانی تر لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران نەک ڕاستەوخۆ لە شارەوانی یعنی ئێوە زەوی ئەێن بە هەموو ڕێکخراوێ ئەگەر لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەمان بینی جیازی لایەنەکان ناخوێنەوە ئەگەر لە ئەنجومەنی وەزیران و کتابمان لۆ بێ ئەمە ئینتیمای سیاسی تەماشا ناکەینەوە کتابەکەیمان تەنفیز دەکەین ئینتیمای سیاسیش سەیر ناکەن بۆ هیچ خانووی تەجاوزە بیر و خێنە لە بەرامبەر پێدانی زەوی نە لە بەرامبەر تەخسیسکردنی هەر عەردەکی ئەمە ئەستەن ئەوە لە بەرنامەی بدانێت تۆ شەرعەتێکت دا بە زەوی پێدانە ناخستی ڕێز ئەمن دەریان تۆڵی کە مافی ئەوەیان هەیە یعنی شەرعەت پێدانە هەموو زەویەکی حکومی
هەموو دەوڵەت بابێن شارەوانی لە ڕێگەی ئەگەر بەکرێدامی و ئەوە لە ڕێگەی مزایدەی ئاشکرا بەکرێدرێت. باشە پێم وایە من زۆر مەجای جەنابتمدا بەڵام لە هەموو قسەکانمان من ئەوەشم پێوتی وتم کە قسەیەکت هەیە لە قسەکانی منە هیوادارم بینوسی لای خۆت چونکە بەڕاستی بەشێکی زۆر ئێستا باشە سەردانی مەدەکەی ئەمە سەردانی دەکەمانە ئەوانەی دەری مزایدەی سیاسی دەیکەن بەشێکی ئەمانە مزایدەی سیاسیە دەزانیت ئەمە زۆر جێ نەدێنەویش ئەو قسانە باشە بەڕای من جێ نەدرێ ئەو قسانە چونکە ئەوە زیاتر تەفرەقەی دروست دەکات بەبێ بنەما هیچ ئەسڵ ئەساس بورە ئێمە حەزەکەین هاتوین ببینن لایانی چارەسەر نەک لایانی تەفرەقە کو دەری هەمومان لە ناو سەفینەکی کاک عەبدولقادر بمبورە مەجەوەکو پێم وتی من زۆر مەجای جەنابتمدا پێم خۆشە کاک محەممەد بمبورە وابزانم مەجالەکەی من زۆر زۆر کەمتر بوو لە مەجای کاک تۆش وەڵامت نەبێ بە ئەو باشە من وەکو پێم وتی تۆ شەرعێت ینی مجەماوە شایە کە من وتم ئەوە وتت هەر لایەنێک بۆی لێ داوا بکە یان هەڕێت کەواتە تۆ شەرعێدانێک بوو بەوە ئەم ڕخراوە زەوی داوە پێی شەریعەتت داوە پێی مافی خۆیەتی ئەی باشە باشە ئەی بۆ کتابێک بەرزکراوەتەوە لە قایمقامیەتی قەزای کۆیەوە کە بە یادداشتێکیش ئاراسەی پەرلەمان کراوە بۆ خانەوادەی شەهیدانی شەڕی داعش کە من و جەنابەت و ئەم کاک محەممەدی لەسایی ئەوانەوە لێرە دانیشتوین تا ئێستا بێ وەڵامە بارمەکەی وتم قسەکان جوابەکان ئەتوانی دوایی ئەی بۆ ئەو کۆمەڵە فەرمانبەر و ئەو کۆمەڵە فەرمانبەری یا زۆربەی ئەو فەرمانبەرانەی ئەو سنوورە کە بەخاڵ بێ شمولی عرزەکەن بە خزمەت بێ بە هەموو شتێک بێ شمول ئەکەن یان بۆ ئەو کۆمەڵە پێشمەرگە و کۆمەڵە فەرمانبەرانەی کە هەر ئەمری پێدانی زەویان هەیە نەک داوایکەن ئەمری پێدانیان هەیە بەڵام لەبەر ئەوەی ینی من کتابەکەم بردووە بۆ لای سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر بردوومە بۆ لای جێگیری سەرۆکی شارەوانیەکانی هەولێریش خۆی ئاگدارە کۆمەڵی عقلیان بۆ دروست کراوە دڵنیات ئەەکەم یعنی من بە غێر مباشر پێیان وتم هەموو کێشەکە ئەوەیە ئەوە لە کۆیەوە هاتوون سەر بەیەکێتین ئەگینە هیچ کێشێکی تر نییە چونکە ئەوانە بڕیاریش درا چەند جارێک پێیان وتن پێش یەکی 2012 ئەبێ ئەمریکانتان نوێ بکەنەوە سەر لە نوێ هەموو چون جارێکی تر ئەمریکانیان نوێ کردوتەوە بەڵام تا ئێستا زەویان پێ نەدراوە ئەگەر مەسەلا ئەوە بێت بۆیان هەیە خۆوانە نەک بۆیان هەیەوانە ئەمریکاشیان هەیە پێدانی زەوی ڕاگیراوە ئێستا لە نوێ نەخێرکە بەس ئەوان من یەکش بەڕێزە بڵێم شارەوانەکانی پیرمام و ئەوشی پێوترێ سەری ڕۆژ سەر بە ئێوەیە ئێوە ئاگاداری ماسەر پلان و دابەشکردن زەوی لەوێن چۆنە لەوێ زەوی دابەشکردن چۆنە لە پیرمام لە پیرمام یان سەری بڵند قەزت نەخێر پیرمام خۆی لە پیرمام هەر وەکو هەر کەسێک کە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران نەبی زەوی نادێتە هیچ کەسێک ئێستاژ مافی خۆیتی زەوی وەرگرێ لەوێ ئەگەر ئەنجومەنی وەزیران دیارە ئیستحقاقیتی و کە پێشتر حەسەب زەوابت دەداتی کە نووسراوەکە دێت لە بۆ دەت و سوودمەندی داوا دەکەی شوێنێک بێت لەو منتیقە زەوی زۆر باشە لەو ناوچانش دەتوانێت بەنسبەت خۆشتی بەڕێز ئەوانی کۆیە بابرێن جوابی دەمەوێت فەرمو جواب ببەرەوە ئەوانی کۆیە بەدەستی خۆم بەو قەڵەمەی لە قوشتەپەش و لە کەس نەزانیش دامانی ئەوانە بەس لە دوای بۆش بە پێی نووسراوی ئەنجومەنی وەزیران گوتی کارتی زانیاری و شوێنی دانیشتنیان بتاقەی خۆران چێن دەنێ لەسەر ئەو ساسەی بیان دەنێ ئێستا خۆ دەیاندنێ کەس نەیگوتێ نایاندنێ بەس جارێ هێشتانەوە سوودمەندی ئەوانە شارەوانیەکان و نوێنەری وەزارەتی شارەوانی بۆ ئەم مەسەلەیە بە ئاشکرا وەڵامی شتەکان دەداتەوە بە ڕوخسەت بۆستە بە ئاشکرا وەڵامی هەموو قسانە دەداتەوە ئەڵێ ئەڵێ ئەیاندرێتێ من دوای پێی ئەڵم دوای 10 ساڵ چاوەڕێکی بنکەی ئەیاندەنێ ینی کەیتر کابرا چوو بە تەمەنا و هیچ ئەمەلێکی بە ژیان کە چوو بەڕاستی تااقەتی ژیانی نەما ئەو کاتای دەنێت دوای 10 ساڵ لە ئەمریکای ئەڵێ ئەیاندەنێ زەوی لە پیرمام و لەو ناوچانەدا زەوی قەدەغێ نایرێ بە کەس ئەوڵێ دەتوانن وەریشی گرن فەرمی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکان و نێنەری وەزارەتی شانەی بۆ ئەم قسەیە کاتی لە پیرمام و ئەو ناوچانەی کە دەوروبەری ئێمە نازانم وەڵام تالیقشمێ لەسەر گۆڕی ناوی سەری ڕۆژ بۆ سەری بڵند ئەمە ناوێکی ئێستاهەمانان دوو قایمەی یەکیان قایمەچانی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان دوو قایمەمان هەیە هینی کەماندامانی سەنگەباران شەهیدانی زیندوو ئەوە لە کەنمانەوە فەرز دەکرێت هیچ هەر سێم پارێزگایەکەی زایدن کرد کوچی هەردوو لیستە زۆر باشە با من وەڵامی ئەوە وەرگرمونە مۆلای تۆ من هەر ناوکۆنەکەی خۆی بەکارن مشکۆ لای من ناو شتێک پەیوەندی بە ناوی سەری ڕۆژ کە کراوە بە سەری بڵند بن ئەوە خۆی ناوکە خۆی بێز ناکات ئەوە کوای چێوەڕەش بگۆڕی بە چێوی بە چێوی تریان شتێک تر نازانم ئەو ناوە خۆی بەکارێنە بارحاڵ لە منتیقەی پیرمام و سەری ڕۆژ بەولاوە
غیرە پارتی زەوی نەک وەرناگرێ نەک زەوی وەرناگرێ خەڵک زەوی خۆیەتی نایدرێتەوە چ جا ئەوەی زەوی وەربگرێ نا تەماشا شتی وا هەیە زەوی خۆی ئەو قەراری ئیتفاقیان لە بۆ دەرچووە لە بەستۆڕەیەوە لە نزیکترین موقعیان نەخشیان لە بۆ دادەنرێ بما يعادل لها بالقيمة يعني نرخەکەی چەندە لەوێ هاوتا دەکرێت دەیاندرێتێ لە بۆ منشاءاتەکانی ئەو پارە تەخسیکرد بەس قەیرانی دارایی هادەگەنا 3 ملیۆن غێرە پارتی لەو ناوچانە ئەتوانێت دانیشی بەڵێ نیشتە جێبێ زەوی بکڕێ لۆ ناتانی نیشتەجێبوون جیایەکە برا خۆی لە حسابی خۆی چووە بەڵام وەکو زەوی وەرگرتن من ئەڵێم و تاکیدی ژەکەمەوە دڵنیاشم یەقینیشم لە قسەکەی خۆم غیرە پارتی لەوێ زەوی وەرناگرێ وەکو پێشم وتی من ئێستا چەندین خەڵک هەیە ببوورە کاک محەممەد قسەوی بەڕاستی نازان نە قسەکەی دەزانیت چ بەبێ ئەنجومەنی وەزن ئەمە ناتانیزە کە زەویش هات خۆ نارێ بدەنە ئەوەی مەدەنەوەی ئەگەر وایە وەڵام من حەزم کەواتە نوێنەرێکی ئەنجومەنی وەزیران لە یادداشت شتێکی وەرکە سنووری ئەو لێرە یەک گەنجڵی نەکراوە لە لایمەوە چیەکە هەر شخص مشکلەمان نیە هەموو ئەو تەجاوزانەی من باسم کرد هەموو ئەو زەویانەی کە دراوە بەو ڕێکخراوانە ئەو جۆرێکە لە گەندەڵی چونکە من کاوەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر هاتووم تەنها باز لە دەوروبەری هەولێر ناکەم ئەبێ باز لە هەولێری شا بکەم ئەمە یعنی جۆرێک لە جاجگەلەوەی کە ئەمە مەسەلەی زەوی وزار جیاکردنەوەی جەنابەت وەک نێردراوی وەزارەتی شارەوانی شار جیاکردنەوەی جۆری خزمەتگوزاری یان گەیاندنی خزمەتگوزاری یان تەخسیسکردنی پارە و بودجە بۆ شوێنەکان ئەمە جۆرێکی ترە لە گەندەڵی بۆ ئەوەی کە پێی ئەوترێ شوێنی حەوانەوەی سەرۆکی هەرێم سەری ڕەش بۆ دروستکردن دیواری پاڵپشت لە سەری بەڵند کە خۆیان ناوێناوە لە لیستی پرۆژە بەردەوامەکانی وەزارەتی شارەوانی گەشت و گوزار لە پارێزگای هەولێر 3 ملیار و 540 میلیۆن دلاری بۆ تەرخان کراوە ئەمە یەک دوو پێشوتیان ێجارە و ڕقەمانە مبالغەیتە ئەمە من نازانم ئەمە هەرچێک بوو درێ مبالغە قالوقی لە هیچ دەگۆڕێنیە وڵات جاخۆ ئەگەر کوردستان بە قالوقی بەرەوە بچێەوە کەواتێمە قۆمان بەسەر بمبورە پێمە بڕا لە بە دروستکردنی نافورە و فریز و چاندنی دار و گوڵ 1 ملیار و 468 میلیۆن دینار تەرخان کراوە لە لیستی پرۆژە بەردەوامەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاریشە من نازانم هین ئەتوانم منیش ئەتوانم بڵێم ڕاست نییە من دڵنیام کاک عەبدولقادر من لە جەنابەت ناگرم بەڕاستی چونکە من ئەزانم سیاسەتەکە وات لێکا بە هەموو شتێ بڵێ ناڕاستە لەبەرەوە من لە جەنابەت ناگرم و بە ئاسایش وەریەگرم سێمیان ئەمە خە دوو خاڵم لەسەرەوە ڕێگایەکی زۆر جوان و معقولیان بۆ کرد بۆ بەستنەوەی کۆمەلگای تەشریفی ئەوەی کە بەس بەسەری ڕەش و لە لیستی پرۆژە پێشنیارکراوەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بڕی 1 ملیار و 896 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە دروستکردنی شەقامی ناوخۆی کۆمەلگای تەشریفات لە سەری ڕەش لە لیستی پرۆژە بەردەوامەکانی وەزارەتی شارەوانی گەشت و گوزاردا 2 ملیار و 590 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە ئەمانە هەمووی جیاوازیەک ینی جۆرێک لە جیاوازی کرد کە سەری ڕەش خۆی ناحیەیەکە بەڕاستی نازانەوە لە هەر گوتنەوە یعنی ئەو بەڵگانە ڕاستنی باوەڕ ناکەم قەناعەتم پێ نییە من نازانم جەنابەت هاتووی بەس بۆ ئەوی ڕاست نییە و باوەڕ ناکەم یان هاتووی مناقەشە لەسەر واقعی باسی کۆیەت ویستم جواب بدەم بۆ دەستەی خۆم لۆ خەڵکی کۆی باشەوەی کۆی بەس ئەوانەی کە ئێستا باسی کرد ئەو بەڵگانە کتابی لۆ کرا وەریگرتی ئەم بەڵگانەی کە ئەم بەڵگانە باسی کرد ئەمانە هیچی ڕاست نین هەمووی قسەیە قەناعەتم پێ نییە من باش هیچ لەو بەڵگانە ڕاست نین زۆر باشە ئەمە نوێنەرە فەرمیەکەی وا دەڵێ ینی ئەڵە بەڵگانە ڕاست نین ینی ئەڵێ قسەکان وانین قیل و قالە بەشێکی زۆری قیل و قالە دووبارەیەکەمەوە ئەو دەڵێ بەیشەوە یەک زەوی تەخشان و پەخشاتی لەسەری بڵێنەوە هەموو نەخشیان لۆ ئامادەکرا کەس مەغدور ناکرێت زەوی زراعیەکان بیمایە عاجلا ئەتوانم پرسیارێکە لێ بکەم جەنابەت ئەو شوێنەت بینی و ئەو نەحەیە سەری ڕەش لۆ نەمدیتە بینیوتە یعنی ئەتوانی هەر کاتێ بتێ بچی خەڵکیش ئەتوانێ بچێ شارەوانیمان لەوێ ئەتیادی خەڵکیش ئەتوانێت ناتوانانی کەس بە منی نەگوتی ناتوانانی خەڵک ئەتوانێت بچێ کویانی خەڵک ینی بۆ نمونە خۆی ئەوە شوێنێکی گەشت و گوزارەکە یان ناحەیەکە شوێنەکەی وا هەڵکەوتۆ گەشت و گوزارە خەڵک ئەتوانێت بچێ نادەزانێت گەشت و ئێستا با بڵێن کە بارەگای سەرۆکاتی هەرێمە جیاوازە لەگە ناو مەسیفی فەرقەکی هەر هەیە برینەری باز خەڵک دەتوانێت و ناتوانانی خەڵکە هیچ سەری ڕەش ئەتوانێت خەڵک بچێ لۆ ناتوانانی ینی بستە سەری ڕەش بستە ینی ڕۆژێ من لەگەڵ جەنابەت بێم ئەتوانین بچین دەبیم ئەوە چڕاحەت من بچی هەر جێگایەوە یعنی دە بچێ دایرەی نابی ڕخسەتی وەرگری ڕخسەتی بۆ من باشە من بە هەمان شێوە لە دەباشان لە سلێمانی ماڵی بەڕێز مامجێرای لێیە ئێمە چەندین جار خۆمان
خەڵکی تر من چوم خەڵکی ترم بینیواتیادی بۆ سەفرە و گەشت گوزاراتوە هەمووی چەند مەترێک لە ماڵی مام جلال دوورە خەڵکی ڕێگری نەکراوە پێویستمان بە مۆڵەتیش نەبووە کەوا تا توانی ئەوم تێبگەێنی بۆ زۆری ئەتیادی بە ناوی شارەوانی ئەتو نازانم ئەوەی دیکە بەس بە ناوی شارەوانی تو شارەوانی لەوێندرێ ئەتوش دەتوانین لە گەرمەی ئەتیادی بچێت یعنی هەر کاتێ من بمەوێ یا هاوڵاتیەک بمەوێ بینەرمە ئەوێ هەر بۆ خۆی وەکو ناحەیەک هەر ناحەیەکی کوردستان ئەتوانێت بچێ بەس دەبێ ئیشێکی هەبی بۆ مەستەجی یعنی هەرە بێ بە ئیش بچێ نە ئاخر جان چ بکە لەوێندر یعنی قەزم خۆی ناحەیەکە یعنی بۆچی ناحەیەک ببەسترێتەوە بە سەرۆکایەتی هەرێمەوە بۆچی مەسیف هەموو عالەمەدینە هەچووی ناکەەوە ببوورەمەوە بزانم خۆشت قسەکانت یەک ناگرێتەوە لایگەڵێ بێ بە ئیشە بە ئیشێکی بێ مۆڵەتی پێ بێ لایگەڵێ بۆچی ناچێت ئێمە هەمومان ئەو ڕاستی ئەزانین ئێمە هەمومان ئەو ڕاستی ئازانین کاک محەممەد ببوورە ئەمە شتێکی ترە کە لەناو هەولێرا کراوە بەس یەک دەقە بەبێ ئاگاداری وەزیری شەیدان وەزارەتی بەڵێ شارەوانی هەولێر زیاتر لە 1000 پارچەزەوی بەسەر شەیدانی پارتیدا دابەش دەکات باشە شارەوانی هەولێر ئەمە تەبان لە ئاوێنەر وەرمانگرتووە ئەمە بەڵگەیە ئەگەر وانە بواە ئەبواە شارەوانی هەولێر یەک پرسیار لە جەناب بکەم و جیامەوە لای تۆ دو پرسیارم لە بەڕێزدەوە بێ ئێستاش سووری لەسەرەوەی جەنابێت دیسانەوەی دەیڵێمەوە نوێنەری فەرمی بەڕێوەبەرەتی گشتی شارەوانەکانی هەولێر و نێردراوی وەزارەتی شارەوانی بۆ ئەم مەسەلەیە هیچ گەندەڵیەک لە سنووری پارێزگای هەولێردا بە زەوی و زارەوە نەکراوە بەدەر لە یاسا نەخێر گەندەڵی نەکراوە زەوی تەخشان و پەخشان نەکراوە نێردراوێکی فەرمی ئەم جوملەیە دەڵێ تۆ ئەندامێکی بەدەر لە یاسا گەندەڵی یاسایەوێت گەندەڵی یاسایەوێت بۆی دەرکرێ یعنی گەندەڵی نەکراوە زەوی داژی نەکراوە زۆر باشە زۆر باشە نوێنەرێکی فەرمی زۆر بە مطلقی وەڵامی پرسیارەکانیەدا ئێستاش دەڵێ هیچ گەندەڵیەک نەکراوە جەنابەت ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێری لەسەر فراکسیۆنی یەکێتی وەڵامت هەبێ بە دێڕێک ئەو دەڵێ هیچ گەندەڵیەک نەکراوە تەنانەت لە 6 شوێن یەک گەندەڵی نەبووە گەندەڵەکان خراونەتە چوارچەوەی یاسایی کاتە گەندەڵی کراوە بەڵێ گەندەڵی کراوە ئەوانەی کە لە حکومەتە باسی ئەەکەی خەڵکانی هەمووی هەر حزبەکانن حکومەتیان پێکەنەوە خەڵکانی سەر بە حزبن ئێستا سووری لەسەوەی گەندەڵی بەزەوە گەندەڵەکان خراونەتە چوارچەوەی یاسا ئەو زەویانە نەداوە 1500 متر نەیراوە بە فڵان کەس مناڵێک لە سویدە لە بەرەوەی کوڕی فڵانە شتیوانە کراوە 1500 نادرێ بە چ شێوەی بەی شێوەیە 1500 عەبدولقادر جەنابەت زۆر باشە زۆر چاکە یەک دێڕێتە بێتەوە ئەوڵێ ئەم قسانە هەمووی ساتحە و بە مزایدە زۆر باشە ئەڵێ قسەکان ئێمەش دەتوانین بەڵگە دروستکەین جەنابەت تەنانەت ئینکاری وت کرد ئەوە خۆیان دانیان پێداناوە جا من پێ دەڵێم دەستگای ڕوانگە خۆی دانی بۆ داناوە 6000 متری جەنابەت ئینکاری لەوەش من یەک قسەی تر بمبورە هەمیشە باز دەواکەن بە خۆزگا ئەو زەویانەی بۆ ئەو ڕێکخراوانە دابەشەکرا بدرا بە پێشمەرگەکە هەمیشە سەرۆکی یاریە مەڵێ من پێشمەرگەم من هیوادارم کاک محەممەد ببوورە جارێکی تر نەڵێ ژیان و گوزەرانی پێشمەرگە ببینێ بمبورە ئەنجا زۆر باشە ئەوە ئەزان شەز ژمارەیەکی کەم نییە شارەوانیەکان کە سەر بەوانە و نێردراوی ڕسمیە فەرمیە دەڵێ بە هیچ شێوەیە گەندەڵی بەزەویەوە نەکراوە ئەمە کەسێکە خۆ لە خۆیەوە نەیڵێ زۆر باشە بنانە بەڕخسەت ئەم جملەیە وەڵام بەرەو چکە ئەوەی من باسم کرد بەڵێ ئەوەی خۆی باسم کرد تەخصیصکردنی ئەو هەموو پارێ و بردنی ئەو بەڵێ گەندەڵی کراوەی پۆشن نەخێر لێ دەپۆشن زۆر باشە بەیوام ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بوو